ئەم کتێبە پێشکەشە بەوانەی حەزدارانە دەژین. حەزدارانە بەسەر کێشەکانی ژیانیاندا زاڵ دەبن. حەزدارانە سەرجەم بربەستەکان ژیانیان لە دۆخە جۆراوجۆرەکاندا دەشکێنن. لەبارەی نووسەری کتێبەکەوە ئامانجی ڕاندابێرن چێژ و کامرانیە بۆ هەمووان. ڕاندابێرن گەشتی خۆی بە فلیمی ڕاست دەست پێ کرد کە ملیۆنان نەفەر لە سەرانسەری دونیادا سەیریان کردووە. پاش ئەوە کاری خۆی بە کتێبی ڕاست درێژە پێدا و کتێبەکەشی بووە پڕفرۆشترین کتێبی دنیا و بۆ نزیکەی 50 زمانی جیهانی وەرگێڕدراوە. ئێستاش بە کتێبی هێز کارەکەی خۆی لەم گەشتەیدا درێژە پێدەدا. لەم کتێبەدا پەردە لەسەر گەورەترین و گرنگترین هێزی جیهان هەڵدەماڵێت و ئاشکرای دەکات. پێشەکی وەرگێڕ کتێبی هێز بۆ ئەو کۆمەڵە کەسانە نووسراوە بیر و باوەڕە و کردەوەکانیان ئەوانی بەو ژیانە گەیاندووە کە خوازیاری بوون. ئێستا ئەم کتێبە دەتوانێت یاسا بۆ ژیانی ئەوان دابنێت. یاساگەلێک کە وەڵام دەرەوەی ئەو پرسیارانەیە کە لە مێشکیاندایە. بۆچی کە هەندێک کەس هەمیشە دەوڵەمەند و خۆشحاڵ و تەندروستن و هەتا دوایی بە پێچەوانەوە هەندێک کەسی تروانین. دیسانەوە خاڵی سەرنجڕاکێشی ئەم کتێبە ئەوەیە بەس بە دوای هۆکاردا نەگەڕاوە بەڵکو کردداری کردەییشی بۆ گۆڕانکاریەکان خستۆتە ڕوو. هەروەک لە پێشەکی نووسەریش ڕاندابێرندا ئاماژەی پێکراوە بە پێداچوونەوەیەک بە کتێبی ڕاست یاساگەلێکی نوێی لە یاسای ڕاکێشان لەگەڵ ژیانی ڕۆژانەدا لە کتێبی هێزدا خستۆتە ڕوو. کتێبی هێز وەکو پارچەکانی یاری پازڵ وایە کە بەدانانی ئەم پارچانە لە تەنیشت یەکتردا ڕادەی زانیاری خوێنەر بە شێوازێکی بێوێنە گەشە دەکات. لە کۆتاییشدا ئەوە دەڵێم بە خوێندنەوەی ئەم کتێبە ڕاستیگەلێک لە دەوروبەری خۆتان و جیهانەوە وەردەگرن، ئێوە بە ئاگاداربوون لە شێوەی جوڵەی ژیانتان و هێزێکی گەورە کە لە ناو دەروونتاندایە ڕاز و نهێنی ژیان بە شێوازێکی تەواو جیاواز تێدەگەن. پاش هەموو ئەمانەش دەتوانن بەو ژیانە بگەن کە خەونتان پێوە دەبینی. یاسین نادر. بەرایی 9 سێپتەمبەری ساڵی 2004 ئەو ڕۆژەیە من هەرگیز ناتوانم لە بیری کەم. ئەو بەیانیە زوو کاتێک کە لە خەو هەستام ڕۆژێکی ئاسایی بوو وەکو هەموو ڕۆژەکانی تر. بەڵام هەر ئەو ڕۆژە بووە شکۆدارترین ڕۆژی ژیانم. وەکو هەموو خەڵکێکی تر خۆم خستە زەحمەت و دەردی سەریەوە و دەستم بە کارکردنی زۆر کرد تا بتوانم خەرجی و کێشەکانی ژیانمی پێ چارەسەر بکەم. بەڵام ساڵی 2004 بۆ من یەکێک بوو لە ساڵە سەختەکانی ژیانم. هەلومەرجی سەختی ژیانی ئەم ساڵە لە 9 مانگی سێپتەمبەردا منی هێنایە سەر ئەژنۆ و وێرانی کردم. پەیوەندی سەلامەتی کار، دۆخی ئابووریم لە دۆخێکی زۆر خراپدا بووم. هیچ ڕێگایەکم بۆ چارەسەرکردنی کێشەکانی دەوروبەرم نەدەدۆزیەوە و ڕێک لەو کاتەدا بوو پێشهاتێک لە مندا ڕوویدا. کچەکەم کتێبێکی بە مندا کە نزیکەی 100 ساڵێک بەر لە نووسینیدا تێپەڕی بوو. لە ماوەی 19 خولەکدا خوێندمەوە و تەواوم کرد و ڕازێکم لەم کتێبەدا دۆزیەوە کە تەواوی ژیان میگۆڕی. من ڕازێکم دۆزیەوە چەندین سەدە لە دۆزینەوەی ئەوە تێدەپەڕی. بەڵام ژمارەیەکی کەم لە خەڵکی بە درێژایی مێژوو لە بوونی ئاوا ڕازێک ئاگادار بوون. لەو ساتەوە دنیای ئێستام ئیتر ئەو دنیای ڕابردوو نەبوو. تەواوی بیر و باوەڕی من لەبارەی شێوازی ژیانم و بەو شتەی کە لە ڕاستیدا بوونی بوو جیاواز بوو. من ساڵانێکی زۆر لەو باوەڕەدا بووم کە ڕووداوەکان بە شێوازێکی لە ناکاو لە ژیانماندا ڕوودەدەن. بەڵام ئێستاکە درکی ئەو ڕاستیە باوەڕ پێنەکراوەم کردووە
کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی وەکو من لەم ڕازە بێ ئاگایە. هەر بۆیە بڕیارمدا لەگەڵ خەڵکیدا ئەمە باس بکەم. لەگەڵ بوونی هەموو ئەو ڕێگری و بەرباستانەدا توانیم فیلمی ڕاست دروست بکەم کە لە ساڵی 2006 دانمایش کرا. پاشان لە هەمان ساڵدا کتێبی ڕازم نووسی و ئەم کتێبە یارمەتیدام تا دۆزینەوەکەی خۆم لەگەڵ هی جیهاندا بخەمە بەرباز. کاتێک کتێبی ڕاست چووە ناو بازاڕەکانەوە، بە خێراییەکی چاوەڕوان نەکراو لە سەرانسەری دنیادا بڵاو بوویەوە و خەڵکی ئەویان دەست بەدەست بە یەکتری دەگەیاند. ئەمڕۆ کە دەیان ملیۆن کەس لە هەر وڵاتێکی گۆی زەوی بە شێوازێکی باوەڕ پێنەکراو ژیانی خۆیان بە سوودبردن لە زانیاری و ئەزموونەوەکانی ئەم کۆمەڵەیە گۆڕیوە، بەم جۆرە خەڵکی شێوازی ژیانیان گۆڕی بە سوودوەرگرتن لە شێوازەکانی ڕاز. هەزاران کەسیش لەوانە چیرۆکە سەرنجڕاکێش و دڵڕفێنەکان و ئەزموونەکانی خۆیان لەگەڵ مندا باس کرد. منیش پاش بیستنی قسەکانی ئەوان و بە تێگەیشتن و بیرکردنەوەیەکی تازە لەبارەی بوونی کێشەکانەوە لە ژیانی کەسەکان گەیشتم و هەر ئەمە یارمەتیدام بەم تێگەیشتنانە هێزم کەشف کرد. کە بوونی ئەو دەتوانێت ڕێڕەوی ژیان بگۆڕێت و یاسای ڕاکێشانیش بەهێزترین یاسایە کە ژیانی ئێمە کۆنتڕۆڵ دەکات. کتێبی هێز کورتکراوەی ئەو بابەتانەیە من لە ساڵی 2006دا پاش بڵاوکردنەوە و چاپکردنی ڕاست فێری بووم. لە کتێبی هێزدا تێدەگەن تەنها لە ماوەیەکی کەمدا دەتوانن پارە و سامان و سەلامەتی و شادی و پەیوەندیەکان و هەموو ژیانی خۆتان بگۆڕن. بۆ گۆڕانی شێوەی ژیانتان گرنگ نییە کتێبی ڕاستان خوێندبێتەوە یان نا، چونکە ئەم کتێبە تەواوی ئەو شتانی کە پێویستانە فێرتان دەکات. ئەگەر پێشتر کتێبی ڕاستان خوێندبێتەوە، ئەوە لە خوێندنەوەی کتێبی هێز خاڵ و سەرنجی زۆر بۆ زانیاریەکانتان زیاد دەبێت و بابەتی زیاتر لە ژیانتان و لەبارەی خۆتانەوە فێر دەبن و دەزانن. زانین و کەشفی ئەم بابەتانە نەتەنها سوودی بۆتان هەیە، بەڵکو یەکجار سەرسوڕهێنەرە. پێشەکی ئەمە مافی ئێوەیە ژیانێکی سەرسوڕهێنەر و بێوێنەتان هەبێت. ئێوە مافی خۆتانە ئەو ژیانەی ئاواتی بۆ دەخوازن هەتان بێت. ئەمە مافی ئێوەیە کارێکی باش و سەرنجڕاکێشتان هەبێت و تەواوی ئەو ئەرکانەی خۆشتان ئەوێنن بە شێوازێکی تەواو دروست ئەنجامی بدەن. ئەمە مافی ئێوەیە پەیوەندیەکەتان لەگەڵ خێزان و هاوڕێکانتان پڕ لە خۆشی و شادومانی بێت. ئێوە مافی خۆتانە تەواوی ئەو پارە و سەرمایەی کە بۆ ژیانێکی باش و شیاو پێویستانە هەتان بێت. ئێوە مافی خۆتانە بە هەموو خەونەکانتان بگەن و مافێکی تەواوەتی خۆشتانە گەشت بکەن و بچنە ئەو شوێنانەی کە دەتانەوێت. ئەگەر ئەتانەوێت کار و پیشێکی تازە دەست پێ بکەن، ئەوە مافی ئێوەیە. ئەگەر حەستان بە فێربوونی سەما و بەلەم لێخوڕین و زمانی ئیتاڵی هەیە، فێربوون و ئەنجامدانی هەموو ئەمانە مافی ڕاستەقینەی ئێوەیە. ئەگەر حەز دەکەن ببنە میوزیکژەن، زانا، بازرگانێکی سەرکەوتوو، ئەکتەر، باوک یان دایک، یان هەر شتێکی تر کە حەستان لێیەتی، دیسان مافی خۆتانە، چونکە ئێوە هەمووتان ئەم دنیایە بۆ ئەوەی بە هیواکانتان بگەن. ئێوە بۆی هاتوونەتە ئەم دنیایە بۆ ئەوەی بە هیواکانتان بگەن. هەموو ڕۆژێک لە خەوهەستان ئەبێت پڕ لە وزە و گڕوتین بێت. لەبەر ئەوە دەزانن ئەو ڕۆژەی کە لە بەردەمتانایە پڕە لە ڕووداوی گەورە و گرنگ. ئێوە دەتوانن شیاوی ئەو ڕۆژە شادومان و پڕ لە خۆشیە و ئاسوودەییە بن. شیاوی ئەوەن هەستێکی باشتان لەبارەی خۆتانەوە هەبێت و بزانن کە کەسێکی بایەخدارن. هەڵبەت لە ژیانتاندا شیاوی هەندێک ململانێش هەن. لەبەر ئەوە ئەوانش دەبنە هۆی پێشکەوتن و گەشەی ئێوە.
بەڵام لەم نێوەندەشدا دەبێت بزانن چۆن بەسەر کێشەکان و ململانەکاندا زاڵ دەبن و شکستیان پێدەهێنن، دەتوانن سەرکەوتوو خۆشبەخت بن و ژیانێکی نائاسایی و بێوێنەتان هەبێت. ئێوە بۆ کێشمەکێش و ژیانێک کە هەلومەرجە شاد و خۆشەکانی کەم و کورت بێت نەهاتوونەتە دنیاوە. ئێوە نەهاتوونەتە دنیاوە 5 ڕۆژ لە هەفتەکەدا بە سەختی کار بکەن و ساتەکانی کۆتایی هەفتەش بە خێرایی تێپەڕێن. ئێوە نەهاتوونەتە ئەم دنیایە کە بە وزەیەکی کەم و کورتەوە بژین و لە کۆتایی ڕۆژدا هەز بە ماندوێتی لە ڕادەبەدەر بکەن. ئێوە نەهاتوونەتە دنیاوە ترستان لە شتێکە بێت و لێی نیگەران بن. ئێوە نەهاتوونەتە سەر زەوی تەنیا ڕەنج و داماوی بەشتان بێت. هەبوونی ژیانێکی پڕ لە خۆشی و تەندروست و شادی سۆزداریش لە ئامانجەکانی ژیانی ئێوەیە. لەبەر ئەوەیە چەمکی ژیانی بێوێنە و نائاسایی هەر ئەمەیە. ژیان خەونێکە کە دەیخوازن. دەتانەوێت چۆن بن و چ ئارەزوویەکتان هەیە. هەموو ئەمانە کەمێک لێتانەوە نزیکن. تەنانەت وێناشی ناکەن لەبەر ئەوەی دەتانەوێت لە دەروون و ناخی خۆتاندایە. هێزێکی پێشەنگ و حاکم بوونی هەیە کە لە هەموو بوونەوەرەکاندا داکوتراوە و ئەوان ڕێنمونی دەکات. ئێوەش بەشێکن لەم هێزە. پرنتیس میلفۆرد، نووسەری کتێبی بیرکردنەوەی نوێ. لەم کتێبەدا دەمەوێت شێوازی ژیانێکی بێوێنەتان پیشان بدەم. ئێوە لەبارەی خۆتان، ژیانتان، جیهان، شتگەلێکی باوەڕ پێنەکراو دەدۆزنەوە. ژیان زۆر لەوە ئاسانترە کە ئێوە بیری لێ دەکەنەوە. خێرا پاش ئەوەی بە شێوازی کار و ژیانتان گەیشتن و بەهێزی دەرونی خۆتان زانی، لەو کات و ساتەدا ئێوە ژیانێکی بێوێنە و شاز ئەزمون دەکەن. ئێستا بواری ئەوە بدەن کە سیحر و جادووی ژیانتان دەست بەکار بێت. هێز چییە؟ من ناتوانم بڵێم هێز چییە. تەنیا شتێک لەبارەیەوە دەزانم ئەوەیە دەزانم بوونی هەیە. ئەلێکساندەر گراهام بێڵ، داهێنەری تەلەفۆن. ژیان زۆر سادەیە و لە دوو شت پێکاتووە: شتە پۆزتیڤەکان و شتە نێگەتیڤەکان. هەر جەمسەرێک لە ژیانی ئێوە وەکو تەندروستی، پارە، پەیوەندیەکان، کاریان، خۆشبەختی، هەموو ئەمانە ڕوانگەی پۆزتیڤ و نێگەتیڤیان هەیە. ئێوە یان پارەیەکی زۆرتان لە ژیانتان هەیە یانیتانە، یان تەندروستن یانش نین، یان پەیوەندیەکانتان جێگای ڕەزامەندین یانیش دژوار و ئاڵۆزن، یان کاروبارتان سەرکەوتوون یاخود ژێرکەوتوون، یان خۆشحاڵن یان شادومان یاخود نین، یان ساڵانێکی پۆزتیڤ و باشتان هەیە یاخود نێگەتیڤ و ناخۆشتان هەیە. ئەگەر ڕادەی شتە نێگەتیڤەکانی ژیانتان زیاتر بێ لە پۆزتیڤەکان، بەم شێوەیە بەشێک لە کارەکانتان ئیفلیجە و ئێوە لێی بێئاگان. ئێوە خەڵکانێکی تر دەبینن کە خۆشبەخت و شادومانن و بە تەواوی هیواکانیان گەیشتوون. ژیانیان بە پێی حەز و خولیاکانیان دەڕوات. ئەو کات دەزانن و تێدەگەن ئێوە شایەن و مستەحەقی ئاواژیانێکن و مافی خۆشتانە. بێگومان هەموو مرۆڤێک شایەنی ئەوەیە لە ژیانێکی باش بەهرەمەند بێت. زۆربەی ئەو کەسانەی ژیانێکی بێوێنەیان هەیە بەوردی نازانن کە چ شتێک بۆتە هۆی ڕەخساندنی ئاوا هەلومەرجێک بۆیان. بەڵام تەواوی ئەم کەسانە تەنها یەک کاریان ئەنجام داوە، ئەویش ئەوەیە سوودیان لە هێز بینیوە کە هۆکاری تەواوی بوارە باشەکانی ژیانە. بەبێ هیچ جیاوازیەک تەواوی ئەم کەسانە سوودیان لە عەشق بینیوە بۆ گەیشتن بە شوێنی جێی مەبەست و خواستەکانیان. هێزێک کە لە ژیاندا دەبێتە هۆی گەیشتن بە تەواوی شتە باشەکان و سەرکەوتنەکان بێگومان عەشقە. لە دەستپێکی بەدیهاتن و بووندا هەموو ئاینە جیاوازەکان، زانایان، فەیلسوفەکان، پێغەمبەران و پێشەوایان لەبارەی عەشقەوە قسەیان کردووە.
بەڵام زۆربەی خەڵکی بە واتای ڕاستەقینەی وتە حیکمەتدارەکانی ئەوانیان نەزانیوە، ئەگەرچی فێرکاریەکانی ئەوان تایبەت بە خەڵکی سەردەمی خۆیان بووە، بەڵام ڕاستێتی و پەیامی هەمویان بۆ خەڵکانی جیهان یەکشت بووە، ئەویش عەشقە، لەبەر ئەوەی کاتێک ئێوە بەشێک لە خۆشەویستی پیشان دەدەن، گەورەترین هێزی جیهان بەکاردێنن، هێزی عەشق. عەشق هێزێکە ئەگەرچی بە شێوازێکی فیزیاوی نابینرێت، بەڵام وەکو ئاو و هەوا بەڕاستی بوونی هەیە. ئەم هێزە زیندووە و چالاک و ڕەوانە. عەشق وەکو شەپۆلەکانی زەریا ڕەوانە و لە جووڵەدایە.